تا هات زیاتر و زیاتر لە سمایل نزیکە بوو. هەر لە سەرەتای گەڕانەوەیەوە سەرسامیی گەر ڕێگە بدەن دوای مردنم تەنها یەک کتێب لەگەڵ خۆم بەرم، ئەوە من دواهەمین هەناری دنیا لەگەڵ خۆم دەبم. دوجار بەختیار عەلی لە ڕێگەی ڕۆمانە پڕ ئەفسوونەکەیەوە هەموو جیهان دەیناسێت و هەمووان تامی دواهەمین هەناری دنیا دەکەن. لە 2 ساڵی ڕابردوودا ڕۆمانی دواهەمین هەناری دنیا جیهانی سەرسام کردووە. بە فارسی ڕۆمانەکە لەلایەن مەریوان هەڵەبجەییەوە وەرجێردرا و چەندین جار چاپ کرایەوە و خوێنەرانی ئەو وڵاتەی سەرسام کرد. هەمان ڕۆمان دەواازەی جیهانی بەڕووی بەختیار عەلیدا کردەوە کاتێ بۆ زمانی ئەڵمانی وەرجێردرا. دوای وەرگێڕانی ڕۆمانی دواهەمین هەناری دنیا و شاری مۆسیقا ڕەسپیەکان بۆ زمانی ئەڵمانی و ڕۆمانی غەزەل نووس و باخەکانی خەیاڵ بۆ سەر زمانی ئینگلیزی کە ئەم هەفتەیە لە ئەمریکا بڵاو کرایەوە و دەنگدانەوەی لەناو ناوەندە ڕۆشنبیری و فیکرەکانی ئەو وڵاتانە بە دوای خۆی داهێنا و بەسەدان وتاری لەسەر نووسرا. ئەو ساڵی ڕابردوو خەڵاتی نیلی زاکسی پێبەخشرا کە یەکەم نووسەرە لە دەرەوەی ئەڵمانیا ئەو خەڵاتە وەربگرێ. بەختیار لە کاتی وەرگرتنی خەڵاتەکەدا وتی ئەوەی ئەم ڕۆژ من دەتوانم لێرە بم و سەبارەت بە ئەدەبیاتی کوردی قسە بکەم، پێویستە سەرنجتان بۆ ئەوە ڕابکێشم ئێوە لەوە ڕابمێن و تێبفکرن کە هێشتا ملیۆنان کورد ڕێگەیان پێنادرێ بە زمانی زگماک و بە ئازادی باس لە خۆیان بکەن. بەختیار لە بەشێکی دیکەی وتارەکەی داوتی من هەوڵم داوە و ئێستاش هەر هەوڵ دەدەم بەشداریەکم لەوەدا هەبێ کە گەلی کورد لە ڕەهەندە گەردوونیەکانی خۆی باشتر حاڵی ببێ، لە هەوڵی گەڕاندا بێ بۆ شتە هاوبەشەکان و لە سنووری خۆیدا چەق نەبەستێ. هەر لەو وتارەیدا دەڵێ من بۆ ئەوانە دەنووسم ئەوانەی کە لە شەڕ و بەدبەختیە گەورەکاندا ژیاون و دەژین. نامەوێ هیوای درۆیان پێبەخشم، بەڵام هەوڵ دەدەم خوێنەرەکانم جیهان بە چاوێکی تر ببینن. دادوەرانی خەڵاتی نیلی زاکس لە وتاری پێشکەشکردنی خەڵاتەکەدا وتیان ئەوەی کە ئەفسانەکانی بەختیار عەلی ڕۆڵێکی مەزن دەبینن بۆمان ئاشکرا بووە، ئەویش کە ئەدەبەکەی بەرپرسیارەتێکی مەزنی هەست و نەستەکانی هەڵگرتووە. دەتوانین ڕۆمانەکانی بە ڕۆمانی فریاد ڕەسی ناوزەت بکەین چونکە جەنگ دژ بە مەرگ بە هەند وەردەگرن. ساڵی 1983 قەسیدەی نیشتیمانی نووسی، بەڵام دوای 9 ساڵ بڵاوی کردەوە. ئەو بە پێچەوانەی ئەو نەسلە باوەی هەبوو هات ستایشی نیشتیمانی نەکرد، بەڵکو هات و ڕخنەی نیشتیمانی کرد. ئەو بەهێمنی هات و ئەم ڕۆژ پڕ خوێنەرترین نووسەری نیشتیمانە. بەختیار عەلی ساڵی 1994 کوردستان بەرەو دیمەشق و دواتر دوورتر بەرەو ئەڵمانیا جێدێڵێ. لە ساڵی 1998دا ڕۆمانی ئێوارەی پەروانە بڵاو دەکاتەوە کە لە دوای مەرجی تاقانەی دووەم بەختیار وەک ڕۆمان نووسێکی پڕکار بە تەواوی دەناسێنێ. دواتر دواهەمین هەناری دنیا دەنووسێ، ڕۆمانێک دوای زیاتر لە 10 ساڵ بۆ زمانی فارسی وەردەجێردرێت و لە ماوەی 1 ساڵدا بۆ 4 جار لەسەر یەک چاپ دەکرێتەوە. بەختیار بە درێژایی ئەو ساڵانە بەردەوامە لە نووسینی شێعر. ئەو لە یەک کاتدا هەم شێعر دەنووسێ هەم وتار، بەڵام هەرگیز بە بێنووسینی ڕۆمان ناژی. دوجار ئەزموونێکی درێژترین نووسین تاقی دەکاتەوە کە ئەوی شاری مۆسیقا ڕەسپیەکانە. ڕۆمانێک مێژووی ڕووداوەکانی بۆ سەردەمی ئەنفال و کەمێ دواتر دەگەڕێتەوە، بەڵام دەشپرسێ ئایا لە سەردەمی جەنگدا میوزیک دەتوانێت چی بکە. بەختیار دواتر ڕۆمانێک دەنووسێ بەرمەبنای خەیاڵ، ئەویش ڕۆمانی غەزەل نووس و باغەکانی خەیاڵە کە باس لە سەردەمی دەسەڵاتدارەتی کوردەکە. دواتر کەڵکەڵەی سەفەر دەبێتە تێمای سەرەکی ڕۆمانی کۆشتی باڵندە غەمگینەکان، ڕۆمانێک سەبارەت بە ناشوێن و بێماڵی. لە هەمووی گرنگتر و سەرنجڕاکێشتر ئەم ڕۆمانەی بەختیار تایبەتە بە عەشق. ئەو لەوێدا دەپرسێ کە ئایا گەر مرۆڤ دنیا ببینێ دەتوانێ ئینسان بکوژێ. دواتر بەختیار لە نێوان درێژترین ڕۆمانی خۆیدا دەوەستێت و کورتترین ڕۆمانی خۆی دەنووسێ کە ئەویش جەمشید خانی ماممە کە وەک بەختیار دەڵێ وەک دروستکردنی کۆشتێک وا بۆ لە ناو قاوغەشقاتەیەکدا. دواتر بەختیار کەشتی فریشتەکان بڵاو دەکاتەوە کە لە 3 بەرگ پێک هات و درێژترین ڕۆمانی ئەم نووسەرەی کووردە.